گفتوگویم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکسۆران حەمەڕەش نووسەر لە بواری مێژوو توێژەر لە بواری مێژوو کاکسۆران سڵاو لێبێ زۆر سپاس زۆر بەخێر بێ سەر حاڵم جارێکتر لە بەرنامە زۆر بەخێر بێ کاکسۆران ماوەیە کە ئەم باسە دیسان بۆتەوە بە مۆزۆ لە نێو کۆمەڵگەی ئێمەدا یعنی دیسانەوە هەندێک خەڵک بە بیانووی ئاین کللتوری میلەتانی دیکە تێکەڵ بە کللتوری ئێمە دەکەن و وەکو بەشێک لە شانازیش بە ئێمەی دەفرۆشنەوە ئەم هەستە خۆ بەکەم زانیە لە چیەوە سەرچاوی گردووە لە ناخی تاکی کووردە کاگرانکۆ هیچ نەتەوەیەک ئەنی بە شێوەی لە دیئێنەیە هەستی خۆ بەکەم زانی نییە یعنی نیتیان نییە ئەمە شتێک نییە بڵێ وڵا بەڵام دروزە بێ چۆن دروزە بێ نەتەوە ینی بەردەوامە بێ کار لەسەر خۆی کە ئەبێ هوشیار بێ بە خۆی بناسێ ینی من ماوەیەک کەمپینێکی خۆناسیرم ڕاگەیان بوو بۆ نی تۆ وەکو تاشێک ئەگەر خۆ بناسی تاشێکی هەنگاوەکانە بەرەو داهاتوو هەنگاوی ینی بڕوا بەخۆبوونی تیا وەکو نەتەوەش ئەگەر تۆ خۆت بناسی هەنگاوەکانە بە شێوەیەکی ترە بێ ینی تۆ کاتێک گەزانی ئیمپراتۆریەتێکی هەبووە بە ناوی میدی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی حکوم کردووە ئەگەر ئەمە بزانیت ئەمە بۆ ینی وەکو مرۆڤ بڕوا بەخۆبوون و تیا دروزە بەڵام ئێمە ینی وازانین داگی کراوی هەر داگیکراوی خاکە لە ڕاستیە ئێمە ڕاستە سێ بەشمان هێشتا داگی کراوە بەڵام باشوور داگی کراوە لە ڕووی هزریەوە ینی تۆ کە مناڵە ئەنی لەوانێ نەوەی وەکو من کە لە خوێنی عێراقی خوێنمە یا کوردێکی ڕۆژهەڵاتی لە خوێندنگەی بڵین فارسی خوێنەیە لە باکوور لە هی تورکیا لەمانە چی پێڵێن هەموو ڕۆژەیەن جنێو بە تۆ نانێنی بەڕاستە و خۆ بەڵام چۆن جنێو پێن هەموو ڕۆژێ کۆرش لێ گەوراکەن لە ڕۆژهەڵاتی کوردستانە مناڵێکی کورد هەموو ڕۆژێ کۆرشی لا گەورا بێت کۆرشی مەزنە بێ مەزنەکەشی لەگەڵ بێ بەڵام کەس ناڵێت دیاکۆی مەزن کەس چیرۆکی دیاکۆ بۆ ناجێڕێت ئەو دیاکۆیی کە بناغی دەوڵەتەکەی لەسەر عەدالەت دروست کردو ئەمە بەسەر چاوە لە باکوور بە هەمان شێوە لە ڕۆژاوا بە هەمان ینی تۆ بە کۆی کەیتە دەرەوە لە خوێندنگە لە میدیای فارسی یا میدیای تورکی یا میدیای عەرەبی تۆ هیچ نیت ئەوانشتن ئەمە بابەتێکی زانستیە من سێ چوار کەسێنمەوە ینی تۆ فۆکۆ هەیە وەکو فەیلسوف باشە جۆرج ئۆروێڵ هەیە وەکو یعنی پیرمەند باشە پاڵۆ فێرەری هەیە ئەمە فەیلسوفێکی بەرازیە ئیبن خەلدونە هەیە ئەمانە هەمووی هەر یەکەی گۆشەیەکی ئەماگرێت کە تۆ چۆن واد لێ وردە تۆ بە خۆت نازانی چکە ئەم چیرۆکانەم ناوترێتەوە دوایی لێ دەبێت بەڕاستی سێرەکەی تۆ کە ئەبی بە مرۆڤێکی ینی کە قسە لەسەر خۆی کە ئەنووسیەڵی من هیچ نیم ئەوانشتن ئەم من هیچ نیم شتە ئەمە چۆن دروزووە لە ڕێگەی خوێندن و میدیاوە دروزووە ئێستا بۆ نمونە من نمونەیەکی سادە بووێنەوە عوسمانیەکان من بەسەر چاوە هەمە یعنی لە دیوەخانەکانیان مناڵبازی بەوێ نەکراوە بە وێنەی خۆیان و بڵاویان کردوەوە لە سەردەمی خوا هیچ کێشە نەبوو ئەم ڕۆیەت فلیمێکت ترانە ئەڵلقەیەکی عوسمانی بینە سێرەکەی چەنە جوان و چەنە پیاوی دینی هیم بە خزمەت بەڵام خەریکی ساخت یعنی ئەمە سەرچاوی عوسمانی خۆیەوە پێناڵێ تۆ ئەم چیرۆکانە ئەو لا گەوراکە بە سەلاحەدین چی لێکە هەمان ئەڵلقەی تورکی چیەکە سەلاحەدینەکە بە خزمەکاری ماڵێکی تورک ئەیکا بە مناڵە تورکی هەڵی گرتوتەوە ئەم عەزەمەتی کە هێتی لە تورکۆ هاتووە ینی تۆ بەم چیرۆکانە گەوراکری یعنی تۆ ئەم بێبڕواییە لەسەر ئەم بناغەیە تۆ من لە بابەتی جیاوازێنمەوە بەس کۆی بابەتەکە ئەوەیە کە لە شەڕەکانی ڕۆژاوای کوردستان ئەو ماوەیە بوو گوێم لە کەسێ بوو لەسەر تۆڕە کۆمەڵاتیان کورد چیەکە لە حەلەب باشە ئەو قسەی دەیان کەسی دیکەش بوو دە من نامم هەیە هێشتا عەرەبێک نەگەیشتۆتە دیمەشق باشە لە ساڵی 570 نووسراوە لە 5 کڵێسای کوردیەوە باشە نامەکە نووسراوە عەرەبیتیانی و ناوچانە لەکوێ لە بینی لوبنان و دیمەشق و ناوچانە ئەمە لە پێش ئیسلامە باشە ئەمە هی کوردی کاکە من سەرچاوی ئیسلامیم هەیە ئەڵێ خاکی کورد لە ئیسرائیلەوە دەست پێکە لە عەرزی یەهودەوە دەست پێکە ئەمە جا ئەمێ بەڵام تۆ لە حەلەبە ئاگات لەم مێژوە نییە چۆنە ماکەین ئێمە خوێندنگەمان چیرۆکی خۆمان ناڵێنەوە هەتا ئەمڕۆ من نەک خوێندنگە لە زانکۆ وەرە کتێبێکم شان بە مادەکان بە خەڵک
کاگڕانکۆ تۆ چەند لەسەر مادەکان نەزانی پیاوی خوێنەواری یعنی ئمە کە بڵێم ینی گلەی لە تۆ ناکەم کاکە تۆ نمونەی ئەبێ مانەجوی خوێندنەکە چەند هاوکاری من بۆ شارەزایی باشە کە ئێستا ئەو کابرایە کەوتی حەلەب ئەبوایە مناڵێ ئەگەر ئاگاداری ئەوە بواە کە دیمەشقش تۆ دەسەڵاتدار بوویت یا هەتا لوبنان لەویا بوویت ئەو وەختە پێویست ناکات من قسە لەسەر بکەم هەزارها مناڵی ئەم وڵاتە ئەبن بە سەربازی فەرهەنگی تۆ ئەو بڕواایە دروست دەکەنەوە بەڵام ئێمە بنیاتی تاچی کوردی دروست ناکەین ئێمە خەریکی مێژووی خۆمان نین ینی خەریکی فەرهەنگی خۆمان نین ناکرێت تۆ ماد بڵێ ماد من ئێمە ڕۆڵی میدیاکەی خوسرین کەچی کەس نەزانێ ماتکێ لە ئاسی زانکۆ کەس نازانێ ماتکێ کاڵم ێنی پەرتوکێکمان نییە لە جیهانە ئەمڕۆ کە ئێمە بەرپرسین لە مات پەرتوکێکمان نییە مادەکان چۆن دەستیان پێکرۆ چۆن کۆتایان هاتوو نییە لە جیهانە لەبەرەوەی ئێمە خاوەنیەوەین ئێمەش خۆمان نەکردو بە خاوەنی هیچمان نەکردووە یعنی دەردەکان ئەوە قوڵ و زۆرە باشە کاک سۆران ڕەنگە ئێستا بۆ نمونە بینەرێکی بەڕێز زۆر جارە و ڕخنانش کە دەگیرێن کە تۆ ئەوە دەتەوێت عەزەمەتە بۆ تاکی کورد دروست بکەیتەوە کە خۆی خاوەنێتی بەڕاستی تەنها تۆ وەکو پشکۆیەک دەتەوێت بیگەشێنیتەوە لە ناخیدا بەڵام زۆر جار ڕوبەڕوێم ڕخنەیە بوویتەوە دەڵێ ئەو نانە نانە ئەمڕۆ لە خوانە کاک سۆران ئەوەی ڕۆی ئەو زەویەی باسیەکەی تۆ ڕۆی ئێستا کورد هیچ نییە ڕۆژانەمە لە تۆڕە کۆمەڵاتەکان دەبینین کورد مێژووی نییە کورد هیچ نییە کورد شایانیەوە نییە سەردەستە بێ ئەو دەستەواژانی تۆ هیچنی تۆ ناتوانی تۆ ئەوەنی تۆ خەڵکی تر بۆ تۆ بیرەکاتەوە ئیترواو لێ دێ تاکێک دروستە بێ کە تۆ هیچ نیت ئایم دەستەواژەیە ئەکرێ ئێمە کاری لەسەر بکەینەوەی کە مێژوو وەلا بنێن و ئەمڕۆ ئێمە چی؟ زانی جیاوازی ینی لەگەڵ ڕێزما من نمونونەکان بە ڕاشکاویان لەگەڵ پشیلێک و مرۆڤێک هات چییە پشیلێ بە ئاڕوا هەموو شتێ هەر ینی پێویستی بە مانا نییە بە ژیان بەڵام مرۆڤ ناتوانێت مرۆڤ ینی بۆی پێ بڵم مانا چەنە گرنگە نزیکەی 200 ساڵ بەردێک هەیە لە بەریتانیا پیانە و بەردی چارەنووس وەختی خۆی کە ئینگلتەرا سکۆتلاندی نەگرت و آخر ئینگلتەرا بەریتانیا دووسێ وڵاتی ناوخۆیە ئەم بەردەی لە ژێر کورسی پاشای سکۆتیەکان هێنا بۆ ژێر کورسی ئینگلتەرا دوای 200 ساڵ بوو بە مۆزۆ بردیانەوە بۆ ئەوێ ئەو پاچەی بەردە لەبەروی ئێمە مرۆڤین مرۆڤ مانایە بە شتەکان ئێمە ئەبێ دەوروبەرمان مانای ئێمە ناتوانین لەبەروی مرۆڤیت ئەنیوە بەدەست خۆت نییە لەبەرەوە تۆ ناتوانانی وەکو بڵێ مێژوو گرنگ نییە ئەوە گرنگ نییە بۆ خوان کاڵێ ئەم نانە ئەمڕۆ لە خوانە ڕاستە بۆ خوانەکە وایە بەڵام بۆ مێژوو فەرهەنگوانیە ینی تۆ چیت کاڵی کوردم چۆن خۆت پێ ناساکەین بە مێژووە بەو کەلەپوڕەی کە هەتە جا ئەمانە هەمووی گرنگە لە بوونی تۆە ئەمەش ئەبێ ینی کۆمەڵگە کە پێی ئاشنا بوو کە بوو بە دیبیت ئەبێ بە بەشێ لە کەسایەتی تۆ جا تۆ بڵێ ئایا ئەگەر هەموو کوردێک بیزانێ ئامادەکان چێ هەموو کوردێ بیزانە بە زمانی کوردە ئێمە جیاواز نابووین ئەمڕۆ جیاوازترە بووین جا ئەوەیە ئێمە بەداخەوە ینی لە ئاستی نوخبەشمانە ئاگاداری فەرهەنگی خۆمان نینێنی بۆ نمونە من زۆر جار خەڵکی دینیە بینم یەت باسیەوەکە ئێمە تەنانەت باسی دیسا شەژەکرێکە بە پیرۆزی ێزانم بەڵام من سیرەکەم جار دوێنێ مامۆسای شایانیان دەخسەی کرۆ دەڵێت دەستداشە شەرەفمانە ناموسمانە لەبەرەوەی پێغەمبەری ئیسلام سەلەم ینی ئەو لەبەری کردووە بەڵام باسی ئەو بۆ ناکە باسی ناکەمە ینی ئاینەکە نییە خودی ئاینەکە نییە و لە ئاینەکەدا ناڵێ بێ دەزاشە و لەبەردابێت بابینە سەر ئاینەکە کاک ڕانکۆ حجرەکانی کوردستان ئەزانین لە ئاستی جیهانە کاریگەر بوون ئەمە من بەهین زۆر پێشێکی وت زۆر کە دەڵێ سۆران ئەوڵەیە سۆران هەمەڕژە وڵەیە مێژوویەک خەڵک بڵین ڕخنە لەواگرا من دژی ئەو مێژوو بۆ دروستکەی ئەو مێژووی کە بە دروستکایی دروستیەکەی هەر چارەنووسی بڵین ڕوخانە ئەگەر بناغی نەبێت بەڵام ناکرێت تۆ ئالەمانە نائگابی نمونەیەکە بۆێنەوە لە ساڵی 1600 نامێ نووسراوە لە ئەستەمبول لە سەرۆکی زاناکانەوە سەبارەت حجرەکانی ئەستەمبول ئەڵێ زانستە فەلسەفی و منطقی و جەدەلیەکان بە گشتی لە ئەستەمبوڵە نەمابوو هەتا فەقێ کوردەکان هاتنە ئەستەمبول فەقێ و مامۆستا کوردەکان کە هاتن بوژانەوەی فەلسەفە و منطق و زانستی جەدەلی لە ئەستەمبوڵە ڕوویە باشە دواتر
فەقیەکان لە ئەستەمبوڵەوە چوون بۆ ئەوە لە بیلاد لەکرات باشە بۆ بیلاد لەکرات بۆ ئەوەی ئەم زانستە بێنەوە بۆ ئەستەمبوڵ و گۆڕانکاری ڕوویە ئەمە بە بەڵگەنامەمە تۆ ئەزانی ئالەم شارە زورەی تۆ ئابن و تۆ بڵی تو نەڵین ئەمڕۆ لە شارە زوراین کە قساکە ئەندازە خوێنراوە لە حوجرەکانە باشە ئەستێرە ناسی خوێنراوە فەلسەفە منطق بۆچی زۆربەی قازیەکان شارە زورین لە بەرەوەی فەلسەفە و منطق لە کوردستان بەگشتی و لە شارە زور بە تایبەتی لە ئاستێکی جیهانیە بۆ ینی تۆ کە کتێبەکەی شەمسەدینی شارە زوریە خوێنیتەوە خۆل لە خۆی ناتوە شەمسەندین پەروەردەی حوجرەی ناوچەی شارە زور بووە جاکە ئەڵێم کە تۆ باسی ئیسلامی کوردیەکەی باسی دزداشە مەکە باسی ئەو زانست و ئەو فەرهەنگە قوڵە بکە کە مەلا عەبدولکەریمی مودەڕیسی دروست کردووە کە مەلای گەورەی دروست کردووە کە سەجادی دروست کردووە ئەمانە بەرهەمی ئەوەن ئەوە زیینوو بکەرەوە ئەگەرەتەوێت نەک دزداشە دزداشەی ئێمە نییە و پەیوەندی بە دینیشەوە دزداشە شتێکی عەرەبیە با باسی ئەم عەرەب و کوردە لە سەلاحەدینەوە بکەم زۆر کەس ینی من لە بابەتەکانیم و کە بۆیە بێ ئێمە عەرەب و هینجا بکەینەوە نامەی سەلاحەدینم هەیە کە لەسەر عەرەبەکانی نووسێت ئەبێ عەرەبەکان لەم ناوچانە نەمێنن چونکە کە خاچ هەڵگرەکانیانە ئێرە هەچی زانیاری و شتە ئەیەن بۆن ئەمە بە نامی سەلاحەدین هەیە کاکە یعنی کۆی عەرەب لە سوپای سەلاحەدینە نییە عەرەب ئەوەی سەلاحەدین خەریکی شەڕ بۆ لەگەڵ عەرەب هاوکاریان نەکردووە جا ئێمە کۆی ئەمانە بە هەڵە عەرەب ئەسڵەن هەر ئاگاداری دینی خۆی نەبووە ئەمەی کە پێدا ئەوەی کورد سەرقاڵیەوە جا ئێمە کۆی شتەکان هەڵە تێگەیشتنیی قوڵمان هەیە لەسەری تۆ دینەکە بکەی بە دیزداشەیە ئەوە دین چووگەکەیتەوە بەڵام تۆ ئەگەر ئەی بۆ ناچی باسی قوڵایی ئەم حوجرانە بکەی کە لە ئاسی جیهانە لە بەرێمە بیرکردنەوەی ئەوێ هەوڵی ئەوێ خەریکی ئەوە ناکە بەس باسی دیزداشاکە کە نەپەیوەندی بە دینەوەی نەپەیوەندی بە عەقڵەوە هەیە نەدینەکە گەوراکە هەوڵێک لە پشتێمەوە بێ بۆ توانەوەی تاکی کوردی کللتورەکەی شوناس و ناسنامەی لە پەنادینەوە لە پەنار شتێکی دیکەوە بە دڵنیایی ینی ئێستا ئەم کاتێ من و تۆ قساکەین لەو دەوڵەتانەی کە تۆدا ینی تویان داگیر کردووە لە باکوور بێ لە ڕۆژاوا بێ لە هەرچ بەشێکی کوردستان ینی ئەمە بەهین پێ ناڵم بەوەی من بڕوان بە تیۆری پیلانجێڕی نییە بڕوان بە زانستە ئەمانە ژووریان هەیە تایبەت باشە چۆن کاریگەری لەسەر تۆ بەجێ بێڵن ینی تۆ لەم 25 ساڵە تاچی کورد بڕوای بەخۆی نەماوە باشە لەلایەکەوە لەم پایتەختانەوە کار لەسەر تۆکەن سۆشیال میدیای کوردی سێرکە کاتێ ینی چەنە هێرشەکرێتە سەر نەورۆست ینی تۆ چیەکەن ئەوان بەردەوام لە خاڵی یەکبوونی تۆ لێئێن خاڵی یەکبوونی تۆ چییە مەسەن تۆ نەورۆست تایەکی ئەبواە تایە گویتایە نەتەوە چییە کۆمەڵی خاڵی یەکبوونی هاودەنگێ لە کۆمەڵێشتا مەسەن سەلاحەدین ئەیوبی ئەوەی شەڕی لەسەرەکەین ناتوانین ینی هاوڕابین لەسەر هینەکان ئەمانە ئەکرێ ببن بە بناغەی ئێمە جا ئەمانە کار لەسەر ئێماکەن ئەم دەوڵەتانە ئەنج با خۆشمان تۆزێ ینی لۆمەی خۆشمان بکەین ینی تۆ هەرەوە نییە حکوومەتێکی هەبێ و مچە هەبێ ومان نەخێت تۆ بێ بەردەوام کار لەسەر هوشیاری کۆمەلگا هوشیاری نەتەوەی یعنی ئەمە ئەوەی کار لەسەر شەڕی هەولێر و سلێمانی و زۆنزۆنیە نەکەین ئەو پارەی کە بۆ ئەوە سەرفەکرێ یەک لەسەر بڵم یەک لەسەر بیستی بۆ ئەوە سێکێکە هوشیاری نەتەوەی هوشیاری کۆمەلگە سەرفکرایە بە بۆچوونی من ئێمە ینی تاشێکی زۆر جیاوازترمان پەروەردا کرد زۆر باشە کاک سۆران ئەمان چێتە خانەیە ڕێسیزمۆ بەرامبەر بە نەتەوەکانی دیکە یانەوەی کە ئەم هەوڵانیەوە لە چوارچێوەی ئەوەدایە ئایلانی کەم تاکی کورد خۆی بناسێ بیانیلانی کەم میلەتانی دیکە بەسەر دەست نەزانێ نەگەوەی کە ڕێسیزم بێ بەرامبەرە کاکە ڕێسیزم چییە ینی ڕێسیزم تۆ خۆ گەورەکردنە بەسەر خەڵکێکی ترا دژایەتیکردنی ینی تۆ دژایەتیکردنی ڕەگەزێکی ترە خۆی مە دژایەتی ڕەگەز ناکەین ئێمە ڕۆژە ژان هێرشم نەکردەوەتە سەر نەتەوەی تر وەکو دژایەتیکردنی کاری منەوە نییە کاری منەڵم بە ئێمە بزانین چین ینی کە تۆ نەزانی چی ناتوانانی ینی وەکو نەتەوە وەکوین ناتوانانی جا کاری من لەسەرەوەی کە ئەم نەتەوەێت چیرۆکی خۆی بزانێت کە چیرۆکی خۆ بزانی کاکە ناتوێنریتەوە کە ئاشنای خۆ بووی ناتوێنریتەوە ینی تۆ ئەمڕۆ
ینی من هەموو جارێ ئەڵێم ئەڵەم ئاشووریەکان بۆ بوو نەهاتوون ئەکەدیەکان هاتوونەتە سەر خاکی تۆ تۆ تبەن خەڵکی یێرەی ئەوە تێ هەیە بەڵام قەت نەچوونەتە ناو ماڵی تۆ نەیانتوانیە لە گوندێکا تۆ هەرو کووردە بووی کە هەرو کووردە بووی هەتا سەدەی بیستم چیان کرد خوێندنگە رادیۆ تەلەڤیزیۆن حکومەتی عێراق هاتە ناو ماڵەکەی تۆ حکومەتی شا هاتە ناو ماڵەکەی تۆ وردە کاری لەسەر مناڵەتەکە دەگەی ئێستا ئەم 20 ساڵە گۆڕانکاریی جیهانی ڕوویە هەمومان مۆبایلێکمان پێ تاک بە تاک قسەمان لەسەر ینی لە ئەستەمبوڵ پێویست ناکە تۆ خاکە داگیرکە بە تەواوی وە لە وشیکە بەڵام یەتە ناو مێشکی مناڵەکەتەوە مێشتیە گۆڕێ لەبەرەوە تۆ بێ پلانی بەرامبەرەمەت هەبێ ینی چۆنم فەرهەنگا پارێزی ینی تۆ وایە لە خوێندنگا بۆ نمونە کەم نەتەوە هەیە هێندەی کورد خاوەنی سەمای خۆی بێ هەڵپەرچێ ئەمە زانستە ئەوە لە زانکۆ بخوێنرایە ئەوە لە خوێندنگە بخوێنرایە چکە ئەمە کللتوری تۆە باشە لە زانکۆە تا ئێستا چەند زانکۆ هۆرەی کردووە بە بناغەی بەشی مۆسیقا ئێکاکە هۆرە هی تۆیە ینی من دوورەکەوتمەوە بەڵام باش نمونەیەکە بۆ بێنمەوە ڕۆژێکیان بۆی بزانی چۆن مێشکی میلەت گۆڕاوە ئی تۆ لە ڕێستورانتی بڵین پلەنایە بیە وڵاتە مۆسیقای کوردی لێنان سێرۆ پامە وشەی کوردی تێدانێ زین بۆ پامەکەی چییە نی تۆ لە ئاسی باڵا کورت ئەبێ لە خوارەوە بێ تا من لە ڕێستورانێ بووم کۆمەڵی گۆرانیانە و سێرەکەم گۆرانیشی تورکی دوانسیان وڵا هەستام هەر بەدەنگی بەرز هەروەسامتم کاکە من لە ئەستەمبوڵ دانیشتم لە سلێمانیشە وتم من لە سلێمانیا دانیشتم ئەگەر حەزم لە تورکی بێ ئەچم بۆ ئەستەمبوڵ گوێ لە تورکیەگرم منەوە لە وەختۆ دانیشتمە گۆرانی تورکیەڵێن ینی بە تووڕەبوونی هینە بەڕێزەوە وڵا گۆڕیانی ترشەوەکە ڕویان نەهات بەڵام ئەمە بە من ناگۆڕێ ئەمە بێ ینی ئێمە لە بناغەیی کار لەسەر ئێمە بکەین ئێمە پێرە تووشی و حاڵەتە بووم کاک سۆران لە کەلار هەروەک نمونەیەک باس بکەم ینی بۆ کارێک چوومەوێنەوە ینی عەسرەکەی ها برسیم بوو چوم لە شوێنێک لامدا لەگەڵ سێ برادەرە وتم لە فێک عزێت نەبێ وتی ببوورەنیمانە وتم ئەی چیتان هەیە وتی وەڵا ساندویچ وتم ساندویچ یانی چی ئەوەی ساوڕەکانم هەموو تەلەبەی دکتۆراش بنوانی لەگەڵ ما بوون وتم ساندویچ یانێکی بە کارتنەکە وتی ینی هەمانە چیەوە وتم ساندویچ ینی لەفە بەس من ئەگەر بەنگلیزی بموتایە ڕەنگە ببووە ینی منەوە حەقە بەخۆم نادەم ینی ئەو وشە کوردیانەمانێ لە فەش نازام زۆر کوردیان نا بەڵام لانی کەم لەسەری ڕێک کەوتوین بەکاری بێنی سەکە لەسەرەوەیە بۆ لە هەموو جەیەکی ئەمەیە ینی نەک لە ڕێستۆرانتە زۆر باڵا و ڕاکیەکانە ئەمە شۆڕ بۆ تۆ بۆ نێو هەموو چینەکە کاکە من بەرنامەم زۆر کردووە چوم ڕۆژە چوم بۆ بەرنمەیەک بە مشتی و بە جلی کوردی و ڕۆشت کابرای بەردەم دەرگاوانەکە ڕایگرتە بووم ینی کراس و پانتۆڵ بۆکو هەیەوە بۆ کەس ڕای ناگرێت ئەچیتە ژوورە کە بە مشتی و هینەوە ڕۆشتم کاکە بەرنامە لەگەڵ چیە بۆ چیە چیمان تێگیت ئەمە ینی سەیری چۆن ینی چۆتە خوارەوە لە هەموو ئاستێکە ئێمە وامان لێ کراوە شتی خۆمان بەکە مەزانین لە کاتێکە بڕوان ناکەم جل هێندەی جلی کوردی ینی ڕەنگا و ڕنگ و ینی دەوڵەمەند بێ باشە دەستداشەیەکی ئەخر من بۆچی دەستداشی عەربی شانازی پێوکە مەلا عەبدولین مدەرس لە پشتۆە بەڵێ ئەوە وێنەی جلی کوردی ئەوەش وێنەی دەستداشە ئەوە ینی خرمە لەگەڵ سروشتی ئێمەشا لەگەڵ جوگرافیای ئێمەشا ناکونجی ئەم جلو بەرکە فەرمووتۆ بە دۆڵێکە بڕۆ خوارەوە بە دەستداشەیەکەوە بە شاخێکە هەڵزنێ بە دەستداشەیەک جاکاکە با کاگڕانکۆ بش گونجێ ینی کورد دەڵێ ڕێوی لە کوری خۆگەڕەوە گەڕ بوو ینی مرۆڤ گەڕە بێ ینی مرۆڤ ینی ئینکاری لە ئەسڵ و بنەچەی خۆبکەی ینی تۆ نابی بەیشتێ ئەسڵەن ینی بڵین ئەنجامی گەڕبوونە تۆ بە مەلا عەبدولی کەریم مدەڕیس بووتە کە زانایکی گەورەی ئیسلامی بووتە دەستداشە پیرۆزە ئەسڵ حسابی بۆ ناکرد ینی کابرا کێشەی لەگەڵ نەورۆزی بە جەژنێکی پیرۆز داهانا ئەحمە مەسەلەن ئەمانە هەمووی بەیەکەوە بەستراوە ئێمە لەم هەفتە ساڵە لە ڕێگای میدیا لە ڕێگای کەناڵی جیاوازەوە خەریکە مێشتی ئیتر لە حوجرە بێ لە خوێندنگە بێ هەمووی خەریکی سڕینەوەی ینی کار لەسەر سڕینەوەمانەگرێ و ئەشی بینین لە بەرچاومانە بەڵام ئەوە نییەنی تۆ ئەوسایانی بەڕێز کاک سۆران هەر لەسەر دەساشانی
بیانوی چییە ناوە تۆ سێرێن بیان و نامەندقەیە کە لەگە ڕێزما بۆ مامۆسای نییە وەڵام من جلێکی کوردی ئەدەم بە دوورینەوەیە کە بۆمە دوورن 150,000 تێچێ بە شەواڵ و مراخانی و نازام چیوانەوە بەڵام دزاشەیە کە کڕم بە 25,000 و حاضر و لەبەرێکەم و نەزەمچی و جاتۆ بۆ 150 پێی یان بۆ شاڵێکی گرانەکڕی ئەوە لە بازار هەیە ینی ئەنوا عجلی کوردی و مۆدلەکانی ئەو بە حازری هەیە لە بازارە ئەگەر حەزەکەی هەرزان کێ لە 25,000ەوە هەیە بە 35 و زۆر جوان و ڕێکپێک و ئەمە کی بیانوە تۆ ناسنامەی جل و بەرگەکی خۆ بشێوێن زانی وەکو چی وایە وەکو خۆ دوتە خۆ لە ڕووی ئەوە ڕاز نییە وەکو نرخ بە و نرخەنیەوە هیچ بەڵام وەکو وایە بڵێ من باو باپیر مەفرۆشم بۆ تۆزێ پارە یعنی ئەوە ڕێک ینی پەیامی پشتێ و قسە بڵێ باو باپیر مەفرۆشم ئەسڵ و ڕەچاڵک مەفرۆشم بۆ تۆزێ پارە وەکو وایە ینی تۆ ببی بە نەتەوەیەکی تر ینی عەرە بۆ نابێ بە کورد کوردنەوە ینی ئێمە خۆمان هەر کەسە نەتەوەیە بەڵام دینی خۆتەیە موسڵمانی یارسانیەتی ئەمە بابەتێکی شخص ینی کەس جل نابێ بەڕێگرلەوە و مەلا عەبدولکەریم مدەڕیس کە مفتی هەموو عێراق بوو بە دزداشەوەی ناکرد یعنی ئێمە بە دزداشەکەی دینداری ناکرد ئەمە ینی ئێمە ئەمڕۆ ئەو شتێک کە ڕووکەش و مانادار نییە خەریکە دینداریە بێ بەوە من بۆم باس کردی ئەڵێم حوزرەکانی کوردستان لە ئاستی جیهانە کاریگەریان بەجێشتووە باشە شەمسەدینی شارە زوریان پەروەردە کردووە لەبەروی خەریکی ڕووکەش نەبوون دانیشت بوو کابرا خەریکی خوێندنەوە و خەریکی تێگەیشتنی فەرهەنگ هەم دینەکەی خۆی بوو لە حوزرەکانە ئەو زانستەی ئەوانەیان خوێن لە ئاستی جیهانیاوە باشە خەریکی ئەوە بوون بەڵام ئەمڕۆ ئەو شتێک کە بۆ تیکتۆک و بۆ میدیا بێ باسی دزداشەکەی پێوەستە بە دینەوە یعنی ئەمە بچووکردنەوەی دینەکەیە بەڕێی من ینی لێدانە لە دینەکەش و لە کەلتورەکەش باشە کاک سۆران هەر لەم ماوانەدا زۆر قسە لەسەر مەسەلەیەوەی هاتنی شەپۆلی هاوڵاتیان عەرەبەکرێ و نیشتەجێبوونیان لە هەرێمی کوردستان و تۆ ئێستا باز لە هەندێک شار و ناوچاکەی کە دەڵێم شارانە کوردی بوون ڕەنگە گەر بۆ هەندێک کەسی باز بکەی ئەوە پێ بکەنن بڵێنەوە کاکسۆران چی دەڵێ ئەوەی دێڵێ خەیاڵە ینی منە دەجار تر گفتوگۆمان کردۆ پێکەوە لە بەرنامە باسی هەندێک وڵاتی دیکە و کردۆ کە ئێستا وڵاتن و ینی کورد کەمینەیە تێیدا و لە مێژوودا تۆ باسییان دەکەی کەمانە کوردی بوون ئەم مەترسیە هەیە لەسەرەوەی لە 100 ساڵی ئایندەدا گەر هاتنی شەپۆلی عەرەب و نیشتەجێبوونیان و مڵککڕینیان ئەمە بۆ باشووری کوردستانی دووبارە بێتەوە کاک ڕانکۆ ئێمە مێژوو نووسێکی زۆر گەورەمان هەیە ناوی دینەوەریە ئەبوو حەنیفەی دینەوەری پیاکی زۆر مەزنە کاڵم مەزن هەموو جارێکی ژوانێ لە بەرنامەی تریشا باسمگە بەس ینی وەرە تۆ پەرتووکە هەبێت لەسەر کەشناسی لەسەر ئەستێرە ناسی ینی 100 ساڵ دوای کۆچی دوایی باسی کەلوپەلی ئەستێرە ناسیەکەیەکەین ئیتر نازانین وردەکارێکی بەس ئاماژەی پێکراوە ئەمە ئەم پیاوە باسی نەورۆزەکە لە بابەتێکە چمەوە سەرەوەی کە چۆن خاکرد لێ دەزێت کە باسی نەورۆزەکە کۆنترین سەرچاوەیە باسی مێژووی نەورۆزکە کۆنترین سەرچاوەیە وەکو مێژوو نەک وەکو فردەوسی 200 ساڵ دوایەوە باسیەکە باشە ئەمڕۆ هەموو خەڵک کوردیش باسی ئەوی فردەوسیەکە باسی ئەمەی ئەم ناکە ئەزانی نەورۆز لەکوێ ئەزانی بنەچەی نەورۆز بۆ شوێ بازەکە لە بینی ناسریە لەگەڵ موسڵە باشە باسی گەرمیان و کوێستان کە لە بینی موسڵ و وەکو کوێستان باشە ئەو وەختە گەرمیان و کوێستانی ئەمە باسی سەرەتای نەورۆز و ئەو چیرۆکی بڵین گەرمیان و کوێستانی هین لۆ چۆن دروست بۆ نەورۆز باسە تەمەند باسی سەردەمی سۆمەریەکە ئەو بەس ناوی نانە سۆمەری چۆن نەورۆز دروست بووە خاچی دروستبوونەکەی و ئەی بەستێتەوە بەمەوە ئەمە خاچی ئەمە بووە ئەمانەی کەنی تۆ لەویای کاکە تۆڵی گەرمیان دوو گەرمیانمان هەیە یەکیان لە باکوور یەکیان لە باشوور سەیری کە ها کورد چۆن بە عالەم ئەڵێ ئەمە خاچی منە کوێستانیشی داناوە کێ ناوی گەرمیانەنێ ئەوەی کە لە کوێستانی شازی و خاکەکەی دەستنیشانەکە ئەمە گەرمایی منە و ئەمە شوێنی ساردی منە چکە ئەمە بەشێکە لە ژیان جا سەیری کە ها وردە ڕۆژانێ لە ناسریا بووە باشە ناسریە شاری تۆ بووە وردە چۆن پاڵە پێوەنن شاری ڕێی شارێکی کوردی بووە کە لای تارانی ئەمڕۆیە باشە ئەمە سەردەمی ئیسلامیش باشە سەردەمی ئیسلامیش کورد لە سەردەمی عەباسیە کوردە و ناوی حکم کردو ئەمە ینی لە هەج بەشێکی ئەڵێ
سووریای ئەمڕۆ 500 ساڵ لەمەوە پێش من سەرچاوم هەیە کە سووریا زۆربەی کوردی بووە جا کە تۆڵی 100 ساڵی تر لێ وەڵام من نەکخەمە زۆریشم خەمە ئەم بە تایبەتی ئەمەی ئاخیرمان نیێسە تۆ زۆر کە زە و نمونێنێتەوەڵی کاکە ئەمە هینە ڕێگەسپەرستی ئەڵمانیا هەموو ئەجنەبیێنەوە ئەڵمانیا کە هێنایەتی سنوورێکی ڕوونی هەیە بۆ پاراستن وای توێنێتەوە لە نێو کۆمەڵگی خۆی لە کۆمەڵگی خۆیان مناڵەکەی باتە خوێندنگە پێی ئەڵێ ئەڵمانیا نیچی مێژووی ئەڵمانیای پێڵێ ئێمە ئالە وڵاتە مەکتەبی فەڕەنسیمان هەیە ئینگلیزیمان هەیە تورکیمان هەیە ئەمان تۆ زانێ و مناڵانێنە دەرەوە لەو خوێندنگانە هیچی نازانێ کورسیە مێژووی فەرەنسای خوێنەوە مێژووی تورکی خوێنەوە مێژووی ئەوروپای خوێنەوە ئێمە تۆ مناڵی نامۆ دروستەکەی لە کۆمەڵگەتە یعنی سەیریکە ینی چەنە ئێمە کار ینی ئێمە پارەین ینی دایک و باوک پارەیە مناڵەکان ئەکەن بە مناڵی نامۆ لەخۆ ینی ناکرێت تۆ لەسەر خاکێ بی مێژووی ئەو خاکە نەخوێنی ئەو مێژۆ بە مناڵەکە نەوتێ لە شێوەسێکی جددی ئەو مەترسی زۆر جددیە من دوێنێ لەگەڵ کەسێک قسەمە کرد وتی کاکە ئەگەر ئەمە بوەستێنرێ ئەی لایەنی بازرگانی نازان چی کاکە ئەمەیە دیبیت بۆ واکرێ هەموو خەڵک خاڵی هەیە بەڵام ئەبێ ئەمە بکرێ بە دیبیتێکی گشتگیر کاکە ناکرێت بەم شێوەیە تۆ هیچ ینی ئامرازێکی خۆپارێزی هەبێ بەم ژمارە زۆرە کتوپڕە بە ملیۆنان تۆمووی 4-5 ملیۆنی یەک لەسەر بڵین دوو لەسەر دەی کۆمەڵگەکە بێ بە نەتەوەیەکی تر ئەمە کاریگەری هەمە جۆر بەجێڵێ ئەبێت تۆ میکانیزمێکی خۆپاراستن هەبێ ناکرێ بەم شێوەیە بەردەوام بێ یعنی کورد بەڕاستی لەژێر مەترسیەکی زۆرە لە هەموو ڕوویەکەەوە یعنی ئێمە هەتا باسی کردکوو ناکرێت ئێستا خەریکین خەمی سلێمانی و هەولێر و دوهۆک و ئەم شارانەمان هەیە و ئەشی بینین ینی ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکان پێمانەڵێ کە خەریکە بەرەو ئەوڕوا ینی ئەوەی کاشمانە لەم شارانە بەرەونەمان بڕوا لە کاتێکدا منەوە نمونی نەورۆزم بۆ هێنایتەوە وەرە ڕۆژانێت تۆ لە ناسریە تا مووسڵ چیرۆکی تۆ لێ ئاجێڕاوت سپاس دەکەم زۆر بەڕێز کاک سۆران حەمەڕە شارەزای مێژوو سپۆر لەواری مێژوو سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن